لە ساڵیادی گیان لە دەستدانی ژینە ئەمینیدا حکوومەتی ئێران دەیەوێت ڕێگری لەسەر هەڵدانەوەی ناڕەزایەتیەکان و مانگرتنی سەرتاسەری خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان بکات. پۆلیسی ئاکار لە وڵاتە چالاک کراوەتەوە و شارە کوردیەکانیش تەنراون بە هێزی سەربازی. ڕۆژی 16 ئەیلول ساڵێک بەسەرگیان لە دەستدانی ژینە ئەمینی کچە کوردی شاری سەقزی ڕۆژهەڵاتی کوردستان تێدەپەڕێت. لە ماوەی چەند ڕۆژی ڕابردووشدا حکوومەتی ئێران بۆ ڕێگریکردن لە هەر سەرهەڵدان و مانگرتنێک هێزێکی ئەمنی زۆری لەو شارانە بڵاو کردوێتەوە. ئەو کات لە دوای نزیکەی 6 مانگ لە وەستاندنی کار و چالاکیەکانی پۆلیسی ئاکاریشی چالاک کردوێتەوە هەر کەسێکیش پابند نەبێت دەستگیری دەکەن. ساڵی ڕابردوو بە تۆمەتی پابندەبوون بە یاساکانی باڵاپۆشی لە ئێران پۆلیسی ئەو وڵاتە ژینە ئەمینیان دەستگیر کرد و ئەشکەنجەیاندا. پاش 3 ڕۆژ لە دەستگیرکردنیشی گیانی لەدەستدا و بۆ خۆیەوە ناڕەزایەتی و سەرهەڵدان لە شارەکانی ڕۆژهەڵات دەستی پێکرد. زۆری نەبرد تەواوی شارەکانی ئێرانیشی گرتەوە. شۆڕشەکە بە دروشمی ژن ژیان ئازادی سنوورەکانی ئێرانیشی بڕی و لە تەواوی دنیاوە ناوەندە سیاسی و ئەکادیمی و هونەری و کۆمەڵایەتیەکان پشتگیری و پاڵپشتی خۆیان بۆ خەڵکی ڕۆژهەڵات و ئێران دەربڕی. ناڕەزایەتیەکان گەیشتە ئاستێک حکوومەتی ئێران ناچار بوو بە هێزێکی زۆرترەوە ڕووبڕی خۆپیشاندەران ببێتەوە. بۆ هۆیشەوە سەدان کەس گیانیان لەدەستدا و هەزارانی تریش بریندار بوون و ڕوو بەڕووی دادگا و زیندانیکردن کرانەوە. لە ماوەی چەند ڕۆژی ڕابردووشدا هێزە سیاسیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان پێکەوە لە ڕاگەیەندراوێکدا داوایان لە خەڵک کرد لە ڕۆژی ساڵیادی ژینە ئەمینیدا مانگرتنی سەرتاسەری و چالاکی و خۆپشاندان بەڕێوە ببەن و یادەکە بەرز ڕابگرن. خەڵکو و چالاکوانانی کوردیش لە ڕۆژهەڵات ئامادەکاری زۆریان بۆ ساڵیادەکە کردووە و دەیانەوێت سەرەڕای ڕێگریەکان یادی ژینا و سەرهەڵدانی شۆڕشی ژن ژیان ئازادی بکەنەوە. خانەوادەی ژیناش هەموو ئامادەکاریەکیان کردووە بۆ ئەوەی لەسەر گڵکۆی کچەکەیان ساڵیادەکە بکەنەوە. ڕێکخراوەکانی مافی مرۆڤ و چالاکوانانی ڕۆژهەڵات ئاماژە بەوە دەکەن هێزە سەربازیەکان ئەوەندە بە چڕی هاتوونەتە شارەکانەوە دەیانەوێت هەر جم و جۆڵێک لەو بارەیەوە هەبێت ڕێگری لێ بکەن و نەهێڵن هیچ کەس بۆ مەبەستە کۆ ببێتەوە. بۆ ئەوەش شارەکانی سەقز و سنە و مەهاباد پڕ کراون لە هێزی سەربازی. ساڵیادەکە لە کاتێکدایە حکوومەتی ئێران و عێراق ڕێکەوتنێکیان بۆ چەکداماڵینی هێزە کوردیەکانی ڕۆژهەڵات لە باشووری کوردستان ئەنجامداوە و چەند ڕۆژێکی شەهر ڕەشەکانی ئێران بۆ سەرەوە هێزانە چوونەتە قۆناغێکی نوێوە. بەشێک لە چاودێرانی سیاسی پێیان وایە چڕکردنەوەی هەڕەشەکانی ئێران لەو کاتەدا بێجگە لە ویستی ئەو وڵاتە بۆ لە ناوبردن یاخود دوورخستنەوەی تەواوەتی هێزە کوردیەکان زیاتر بۆ لاوازکردن و لە بیربردنەوەی ساڵیادی ژینا و هەناردەکردنی کێشەکانی ناوخۆیە بۆ دەرەوەی سنوورەکانی خۆی. ئەوەش بە مەبەستی ئەوەی کەمترین سەرنج لەسەر ساڵیادەکە و شۆڕشەکە بهێڵێتەوە.